سڵاو لەبێ سڵاو لە تۆش بەخێر بژی زۆر سپاس لێرەوە کە ڕۆشتم دیقەتی ئەمانە ئیشی دەستن ئەمانە هەموو ئیشی دەستە زۆرینەی زۆری بەڵامی تر فەرقەکە ئێزامە ئیشی دەستی وڵاتی سینە هیسینە کۆمەڵی ئافرەتن هەیە لەوێ دروستیەکەت ئەی خەڵکی خۆمان نییە ئیشی دەستی هەبێ بابا بە تاکیدی خۆشمان هەیە ئێستا بۆ نمونە من خۆمانە ئەمە لە سلێمانی دووسەکەی شوێنی مۆمە شوێن مۆمە لە سلێمانیش دووسەکەی کاکەی دروستیەکە وڵی پیاوێکی خۆمانە مامۆستاگە بۆمان دروستەکە ئەم شێوازەشی هەیە مە هەر لێرە زۆربەی جارمە خۆمان فکری ئێنە بۆمان دروستەکە ئەی باشە داواکاری لەسەرە خەڵک حەزی لەوەی زیاتر تەبعاً داواکاری لەسەر لەبەرەوەی کۆمەڵێک دار هەیە ئێستا بۆ من ئەم دارە ئەمە خۆی خاپی ماستاوە خۆمان کردومانە بمە ئەمە ئەگەری تەقینی زۆرە بەڵام ئێمە لێرە چی لەکەین هەر لە سلێمانی ئەو پیاوەمانەکە ئەمان بۆێنە ئەمە لە مەعیەکە واڕنیشیەکە کۆمەڵە موادی لێە ئەم نەخشە سوتاوەشیەکە بەو کاتێ بەموت ئەمە وتت هی سلێمانیە تەختەکە ئیسینە بەڵام نەخشەکە نەخشی سلێمان لە مەعەکەشی سلێمانی ئەها یعنی دیزاینەکەی کە لەسەری دروستکراوە خەڵکی سلێمانی بەڵام هەمان دار بە نەخش بۆم دروستەکاتەوە کە ئیکوردە بەداری خۆمەمان دروستەکات بەڵێ یعنی بەداری خۆشمان ئەتوانین هەمان دیزاین دروستەکاتەوە خەڵک داواکاری زیاتر ئێستا لەسەر ئەو بابەتی چنین و دروستکردن و شتی دەستکردانەیە وایە بەتاکی چکە ئەزانێ ئەو کەسی کە دروستێک عەزیەتێکی پێوە کێشاوە بۆ هەنە شتێ مەعمەلە کابرا وا بیرەکاتەڵم مەعمەلەکە خێرا چاپیەکە بەڵام ئەمە شتێکی دروستکرا و شتێکی جوانە ئەم دارە کە تۆ ئەگەر بۆ تۆ بیکڕی بەس تۆ ئەدوێ لە ماڵە لای مش دووبارە نابێتەوە هەرو دەرەچێت باشە ئەی چ جۆرە دارێک بەکارێنن وڵی دارەکانی لێرە عادەتەن گوێز بەکارێنن داری بی بەکارێنن ئیتر ئەو وڵاتانەش کامیان باشترینە بۆ گوێز هەموو شتێ باشترە داری گوێز نەی باشتە بەڵام داری گوێز تۆزە کەمە لێرە هەیە بەڵام دڵی ناکابرا دارێکی 100 ساڵە بڕێتەوە شتێکی پێ بکە بۆیە دارەکەی کەمە و مەرخوبی شاگە هەبێ مەرخوبە پێم وابێم ئیشە دەستکردانەش تۆزە نرخیان گرانترێکە و لەوەی شتێکی ئەمەمانە ئێمە حەپی زەخت و شەکرەشی لەگەڵە حەبی زەخت و شەکرەشی لەگەڵایە بە 50 بەس سعرەکەشی باشە لە چاو ئەوەی کە ئیشی کەسەی کە قەدری دارەکە بزانە ئیشی دەست بزانە بۆ زۆر ئەرزانە بەڵام کە یەکێک پێشتشتی داری نەکردی بە تاکید کرد یعنی ئێستا منەمە بەرم حەبی شەکرە و زەختەکەش بێ بکڕم فەحسەکەی بزان زەخت و شەکرەوەیە نانە شکریت یانم لێ گەنجم جارێ زۆر سپاس لە کاتمان گرتی دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم سپاس مەمنون